سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کاردانەوە ناوخۆیی و ئیقلیمی نێودەوڵەتەکان لەبارەی هێرشە تیرۆریستەکەی شاری هەولێر بەردەوامە و لە نوێترین کاردانەوەدا هەرێک لە وەزیری بەرگری ئەمریکا و هەروەها هەرێک لە وڵاتانی قەتەر و سعودیە و چین و چەند وڵاتێکی دیگەش بە توندی ئیدانەی هێرشەکان کرد و ڕانگەاند کە ئەم هێرشانە دەبێتە هۆی تێکدانی سەقامگیری لە ناوچەکە. بەتایبەت ئەوان باسی ئەوان کردووە کە هەولێر هەمیشە کۆڵەکەیەکی گرنگی ئاسایش و ئارامی بووە تەنانەت بۆ عێراق و تەواوی ناوچەکە. ئەم هێرشانە لە کاتێکدا کە ئەمە لە ماوەی ساڵێکدایە سێ جار لەلایەن گروپەکانی حەشدی شعبی کە دوایینیان گروپی ئەولیا دەمە کە خۆیان بە لقێکی سەر بە حەشدی شعبی هەژمار دەکەن هێرشەکانیان ئەنجام دا و کە بەشێک لە چاودێران پیان وایە کە جێبەجێکردنی ئەجندای ئێرانە و هیچی دیکە. تەوقیدی کاتی هێرشەکە چیمان پێ دەڵێت؟ بۆچی لەم کاتەدا هێرشێکی لەم جۆرە دەکرێتە سەر هەولێر؟ ئەوەی کە پەیوەندی بە سەرکردایەتی لایەنە سیاسەکان وهەیە بەتایبەتی هەرێمی کوردستان دامەزراوە فەرمیەکان حکوومەت پەرلەمان دەبێت لە دۆخێکی ئاوەهەدا چۆن مامەڵە بکەن ڕێگا دروستەکە خوێندنەوە دروستەکە چییە بۆ ئەوەی کە ئێمە بە کەمترین زیان وەک هەمیشە هەولێر و تەواوی کوردستان بە پێگەیەکی ئارام لە ناوچەکەدا بینێتەوە. من لەگەڵ ئەم بابەتانە هەر دەمەوێت لەسەر بابەتی پەیوەندەکانی ئێستای عێراق و هەرێم و بە دیاریکراویش بابەتی بودجە و موچە لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر دەکەم. ئەویش کاک دانا شەهید جەزا ئەندامی پەرلەمانی عێراق. کاک دانا سوپاس بۆ ئەم دەرفەتە. تازەترین ڕوودا و کە شەوی ڕابردوو بوو بابەتی هێرش لەسەر شاری هەولێر بوو بەدەر لەو خوێندنەوەی کە لە میدیا و لە تەواوی دنیا کرا بۆ ئەم هێرشە مەبەست و ئامانجی هێرشەکە بەڕوونی چییە؟ دووبارە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. تەبەن ئەمە گەر بە وردی سەیری با بڵێن شانۆی ڕووداوەکان بکەین لە عێراقا چەند فاکتەرێکێتە بەردەستمان. فاکتەری هەرە گرنگ ئەوەیە کە ئێستا عێراق بەگشتی بووە بە شوێنی یەکلاکەرەوەی ململانی نێوان دوو دەوڵەتی جلێزەوی و ژێران و ئەمریکایە. بەڕاستی ئەمە لەناو خودی عێراقا ڕەنگیاوەتەوە لە سیاسەتی عێراقی ناوخۆی دەرەوەش ڕەنگیاوەتەوە. ئەمە پەلی کێشاوە بۆی کە زۆر لایەن تێوە بگرێت. بەداخەوە فاکتەری کەش هەیە بۆی کە بۆ ئێستا هەولێر لەبەرەوە یەکەم هەندێک لایەنی سیاسی هەیە بەداخەوە کە ئەو وەزعە سەقامگیریە ئەمنیە ئابووریە هەولێران پێخۆش نییە لەبەرەوەی خۆیان نانتانیوە ئەوە مسۆگەرکەن بۆ ئەو شوێنانێکی خۆیانی دارەیەکەن و ئەو حکوومەتەیەک لە دوایەکانی لە عێراقا دروست بووە بۆ زیاد لە 15 ساڵە نەیتوانێت سەرکەوتوو بێشکستی گەورەی هێناوە نەیتوانێت خزمەتگوزاری پێشکەشکە خەستەخانەیە دروستکە جادەیە دروستکە بە سەیان ملیار دلار چۆتە دەرەوە عێراق و سەرف نەکراوە خەڵک ڕێیان ڕاپەڕیوە پێیان نەخۆشە هەولێرەوە هەبێ و پەیامێکیشە لە هەمان کات بۆ هێزەکانی هاوپەیمانان کە ئێمە ئەگەر لە عێراق نەمانتوانیا لە بەغا لە ترسی هەڕەشەکان نەمانتوانی خەسوی سەفارەوانە بەردەوامین ئەوە لە هەولێر دەستمانەگاتی وەگەی نەوێ. ئەمانە هەمووی کۆپاکێجەکە کە یەکەم ئاراستەکراوە بۆ لێکدانەوەی با بڵێن ململانەکانی ئەمریکا و ئێران لەناو عێراقا دووهەم هەڕەشەیەکە بۆ ئەو وڵاتانە کە ئێمە توانین لێبین و ئاێ سەقامگیری هەرێمی کوردستان شتێک. کاکدانا بەڕوونی کێ لە پشتم هێرشانەوە یعنی ئێستا زۆر وتراوە هەرچەند گروپێک کە سەر بە حەجی شعبی ینی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان ڕاگەیاندووە ئەم هێرشە دەکرێت وەکو کردەوەیەکی تیرۆریستی هەژمار بکرێت یاخود ئەمە دەبێت دەسەڵاتدارانی عێراق چۆن لەگەڵ دۆخێکی ئاوەهادا مامەڵە بکەن تا ئێستا قسەی فەرمی ئەوان چیە لەسەر ئەم بابەتە چونکم دوجار ئەم گروپێک ئەمەی کردووە لێژێر دەسەڵات بە ژمونی حکوومەتی عێراقیدایە. خۆی ڕاستێکەی ئەوەی کێسا هەیە حکوومەتی عێراق خۆی جیرۆدەی ئەو هێزە چەکدارانە بووە بەدەر لە حەجی شعبی کە هێزێکە باساڕی خراوە وابێ لە ژێر فەرمانی سەرۆکایەتی بڵین سەرۆکوەزیران بنس هێزیکە هەیە کە ئەو هێزانە لە هێزی عێراقیان دەجار مەترسیدارتر و بەهێزترن. ئەو هێزە چەکدارانی کە بە هێزی دەرەوە یاسای پێوترێ ئەوانە هەڕەشن هەم بۆ سەقامگیری عێراق هەم بە بوونی دەوڵەتی عێراقیش. ئەم هێزانە لە دەرەوە یاسان لە دەوری فەرمانی سەرۆکی هێزە چەکدارەکانن لە دەرەوەی ڕێنمایەکانن ئەوانە ئەجندای سیاسی خۆیان هەیە و دەستێوەردانی وڵاتانیان هەیە و بە ئاراستەیەکی باشە کاکدانا لەژێر هەر فۆرمولایەکدا بێم هێزانە ینی
قوت و سیادەی ئێستای عێراق بای ئەوە نییە کە بتوانێت ڕێگریەکی جدی لە مێرشانە بکات ینی پرسیارەکە ئەمەیە کێشەکە لەوەیە نییە مەسلەی سیادە و مەسلەی ملمانە بێ ئەم هێزانە ئەسڵەن دان بە سیادەی عراقانانە ئەگەر دان بنێن بە سیادەی عراقا لە دەروی یاساکان کار ناکەن ئەمە یەک دووەم شێت عراق گیرۆدەی ئەوانەیە کە دەسەڵاتی نیە بەسەریانە لەبەرەوەی هێزی کە لە پشتیانێ لەبەرەوەی پارەیان پێ لەبەرەوەی هێزیان هەیە چەکیان هەیە و ئەجندای جیاوازیان هەیە متتەڕیفن و توانن بارودۆخی عراق تێگەن ئێمە گەر دوسێ ڕوودا و بیرکەین و هەر لەم چەند هەفتەی ئەخیرە سەرۆگۆزیران چەند کەسێکی گرت کە تۆمەتبار بوون لە ڕێی یاساوە ئەم هێزانە هەستان بە 10,000 چەگاری خۆیان قسە سەر جادە هەڕەشیان کرد کە ئەسڵەن گوێی سەرۆگۆزیران ببڕن یان تۆ بگاتە ئەو ئاستە هەڕەشەیە لە شخصێکە ئەگەر بەهێز بێ بەهێزنەوێ بەڵام سمبولێکە بۆ سەرۆگۆزیرانی ینی بۆ سەرۆکی وەزیران ئەنجومەنی وەزیرانی عراق ئەمانە مەترسیدارن ئەم هێزانە کە لە دەرەوە یاسان هەرو هێزانان چوون قەناتی جلیان سووتان هەرو هێزانە چون بارگای لقی پارتیان سووتان هەرو هێزانە چون کە چەندین ڕۆژنامەنووسیان فران و کوشتیان ئەمانە ناسەقامگیری دووزەکەن ئەجندای سیاسیان هەیە ئەجندای ئەم ئەجندا سیاسی ینی زۆر باز دەکرێت بە دیاریکراوی وڵاتێکی لە ناوچەکەدا زۆر جاری ناوی ئێران دەبرێت کە بۆی پاڵپشتی سەرەکی ئەم هێزانەیە کە لە ژێر ناو و فۆرمی جیاوازە لە عێراق دەرکەوتون ئێران لە هیچ شوێنێکدا ڕۆڵی هەیە بۆ ئەوەی کە ئەم هێزانە بەم شێوەی مامەڵە بکات با من جوابەکە و بە سیاسی بەمەوە دیپلۆماسی نەک بە جوابێکی سەریح چکە ئێران دەوڵەتێکی گەورەیە و خاوەن بەرژەوەندی فراوانە و پەیوەندی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و بەرژەوەندیش هەیە لە نێوانەوە جگە لەوەی دراوسەیە کە تێکەڵای کۆمەڵایەتی و زمانی و زۆر شتێکەمان هەیە ناتوانین بڵێن ئێران بەڵام ئەکرێ بە دیویشکە بڵێن ئەگەر ئەم هێزانە بەردەوام بن و لەژێر پەردەی ئێران خۆیان بیکەن ئەگەر ئێرانیش ئاڕاستی نەکرده بن پێویستە وڵاتی ئێران زوو درک بۆ بکە کەمە زەرەر لە خودی ناوی ئێرانەیە زرە لە پەیوەندەکانی ئێرانەیە لەگەڵ عێراقا زەرری کۆمەڵایەتی و سیاسی و استراتیجیە بە گرنگە وڵاتی ئێران کە لە قۆناغێکی هەستیارایەوە بەرژەوەندی و سەقامگیر عێراقی لا گرنگ بێ ئەبێ ئەویش ئامرازێکی فشار بێ بۆ یکەوە هێزانە نەمێنن هێز هەمووی لە چوارچەوەی یاسا کۆبێتەوە و سیاسەتی گشتی عراق جێبەجێکرد ئەوە گرنگە ئەگەر نا بۆ ئاراسێ بڕام تەسەورەکەمانە سەرێشەی گەورە بۆ ئێرانیش دروستەکەن چون بە خوێندنەوە دروستەکەەوەیە کە دەوتێت ئەمریکا ڕوو دەدات بە دیاریکراوی پامی ئێرانە بۆ ئەمریکا و هێرشەکانیش ئەوەی لێ دەخوێنێتەوە کە ئێران بەڕوونی دەیەوێت ئێمە ڕێگەت پێناین لە شوێنێکدا کە جێنفوسی عێراق و وەتەنانەت هەرێمی کوردستانیش بێت هێزەکانی لەم شوێنانە جێگیر بکەیت ئێران بەمە دەتوانێت ینی چۆن ئەڵی پرسیارەکە بەڕوونی ئەوەیە سەیتەرەیەک یاخۆ چۆنەڵی وەستانێک بە جوڵی ئەمریکا لەم ناوچەیە بکات نەخێرەوە قورسانی بەو شێوەیە بە چەند کاتوشایەک و بە چەند هێزێک ئێران نە قودرەتیان نییە بەرگریان ڕێ بگرێت لە ئەجندا استراتێجیکانی ئەمریکا بەس ئەمانەوەکو سەرێشەیەک وەکو فشارێک دروستەکرێت دوجار بەمەش چارەسەر نابێ ینی ئەم کێشەیە یان ئەم ململانەیە توندەی سیاسی نێوان ئێران و ئەمریکا بەم شێوە چارەسەر نابێت بە شێوەیەک چارەسەرە بێ بەیەک کێشەکان لە ناو خودی مەڵی خوانە هەڵکرد دووڕە دووەم ئەوە جندان من هەر بە دیاریکەیە مەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکات چون ئەوەی دوجار لەسەر خاکی هەرێم ڕوو دەدات بەڵام پێشەوە هاتنی بایدن و ڕۆشتنی ترامپ وە ئەو ئەستافێکی ئێستا سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات هیچ پەیوەندێکی بەم بابەتەوە هەیە بۆی کە دەوترێت بەرزکردنەوەی دروشمی دیموکراسی لەلایەن بایدنەوە بۆ خۆی وای کرۆکە دەستی ئێران یعنی چۆنەڵی واڵاترکە بۆی کە بێوێت جۆرێک لە فشار بەکاربێنە بۆی کە ئەمریکا لایانی کەم بێبەدەم داواکانی وە لە هەمووشی گرنگتر بابەتی گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکە لەی شوێنێکدا ئەم بابەتە پەیوەندی بەمەوە هەیە ڕاستێکەی ئەمە گەرواقعبین بین ئەمریکا وڵاتێکە خاوەنی بەرنامەی استراتیژی خۆیەتی بۆ 20 ساڵ زیاتر و ئەم بەرنامە استراتیژیانە لەسەر بنەمای بەرژەوەندی ئەمریکا دانرێت و هیچ حکوومەتێک و کەسایەتیەک و حزبێکی ئەمریکی لە دژی ئەو بەرنامە استراتیژیە کار ناکە هەمویان درێژە پێدەری ئەوە ئەبن بەڵام تاکتیکەکانیان ئەمرازی میکانیزمەکان بۆ ئامانجە جیاوازە ئەجینا ئامانجەکە یەکشتە بەڵام ڕێگەکە جیاوازە بەڵام بۆ نمونە ئەمریکا گرنگە لای کە ئیسرائیل پارێزراوە بێ هەر حزبێک بێت جمهوری بێیان دیموکراسی بێ
هەموون ئەوە جدێ جێبەجەکەن جا ئەیشان بەڕێگایەکێکە ئەیشان بەڕێگایشکایکە مانەوەی هێزەکانیان لە وڵاتانی کەندا و نەوتی کەندا و نفوزی ئێران و زیاد نەبوونی ئێرانی بە هەمان شێوەیە هیچ حزبێکی سیاسی یا ئەجندایەکی حزب کۆمارەکانیان جمهوریەکە لە دژی ئەوە نابێت کە استراتیژێکی جیاواز بێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران بۆ کاکدانە بۆچی لە فۆرمە عامەکە لە وێنە گەورەکە وا دەرەکەوێکە بایدن بەراورد بە ترامپ جۆرەك لە نەرمینواندنی بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە ئێران و پێوە دیارە ینی ئەم ڕوئە بۆچی دروست بووە چۆنە ئەوان ئامانجێکیانەیە ئێران نابێت چێکی ئەتۆمی هەبێ نابێت نفوزی لۆ زیاتر زیاد بکە نابێت دەستێوەردان لە وڵاتانی دراوسێ بکە نابێ بێمە ترسی بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لەم چوارچێوەیە بایدن بە چی شێوەیەک بیکە ترامپ بە شێوەیەک کردی ئۆباما بە شێوەیەک بوو جۆرجۆش بە شێوەک بوو بە هەمان شێوە مهمان ئەو ئامانجیان هەیە ئەوە ئێستا بایدنێکە هەمان فکرە استراتیژەکەی ترامپیشە بەڵام ئەم محتەمەلە بە سۆفت پاوەر بیکە بە سیاسەتی نێرم بیکە بەڵام لە کۆتا شتا مهمەیە بگاتەوە ئامانجەی کە ئێران ئەم سیاسەتە نەرمە خراپ بۆ ئەمریکا ناشکێتەوە نەخێر ئەوانە زای چۆنە سیاسەتی نێرم بەوە نییە کە با بڵێن سیاسەتی ئەمریکا لە ڕێی بایدنەوە بگۆڕێ بێ بە سیاسەتێک لەڵ ئێرانە دانوستان بکە و ڕێگەی بعد ئەتۆم دروستکە نەخێرەوە بە هەموو شوەیەک ناڵەوەشتە دروست بێنجا ئەمە سیاسەتە نەرمەکەەوە یەکەم لە باتووی کە بەڕێگایکی ڕقی مباشری ئەعلامی محتەمەلە عسکەری بیکە هەوڵای هەنگاوی یەکەم بە سیاسەتی نەرم بیکە کە بتوان لەسەر مێزی گفتوگۆ پەیامەکانی خۆی بگەینە پێ بڵێ میکەم بڵێن ئەمە سنوورەکەی توێ ئەگەر نەگاتەوە بە تەکید ینی مەزیمیان لە زەمەنی بلکلنتۆنە هێز بەکارەوە بەرامبەر عێراق مەسەن هێز بەکارەوە و کەەوە بڵێن کۆماری نەبوون جمهوری بوو لە زەمەنی ئۆباما بە هەمان شێوە بینیمان حرەکەت سیاسی قورس کرا ئەسکەرانی ئەمانە لە چارچێوەیەکی مایەنە سنووری خوێن ڕوونە ئێستا چاوەکان لەسەر وەڵامدانەوەی ئەمریکان بۆ مێرشان هەرچەند لەسەر ئاستی دامەزراوە فەرمیەکان وەزیری بەرگری ئەمریکا و کۆشتی سپی داوای ئەوان کردووە کە دەبێ ئەو کەسانی کە ئەم کاریان کردووە سزا بدرێن بەدەر لەمە وەکو چاودێرێکی سیاسی و حتمما کەسێکی بە ئاگا ینی لە خراپترین حاڵەتە وەڵامی ئەمریکا بۆ ئێران چی دەبێت لە هێرشانە من تەسەورەکەم تاوان لێرە پرسیارەگەیە ئەوان لەبەرەوەی کە ئەمریکا هەرەشەی ڕاستە و خۆی کرد ئەگەر جارێکی کە سارغونێن بە سەفارەتەکانمانەوە تەفرد دوتانە نەکەم ئەمە هەڕەشەی ڕاستە خۆ بوو بەس هەڕەشە نەکرا ئەگەر هێرش بکەنە سەر هەولێر یا بەرژۆندەکانمان لە هەولێر واتان لێکین بۆ ئەمان هەستان ئەم هەنگاوانە بگە خۆیان تاقی بکەنەوە ئەمە ئێستا هەیە کارداناوەکان زۆر خێرابوون کارداناوەکان بە شێوەیە خێرابوون کە ئەمریکا و چەند هێزی چۆک و جەنابەت فەرموون لە سەرەتاکەوە زۆر بەتوندی ڕەدی ئەمانایەوە و لیژنەیەکیان پێکەناوە و داداچوون و هەنگاوی تریشی سیاسی و واقعی لەسەر ئەس ڕۆیات دەسەورەکەم جارێککە شێوەیەش کە بەم شێوەیە ڕێگە نادرێت کاگەنە ئالیرە ڕاتەگرن ببوورە وەڵامەکانی بیر نەچێتەوە ئەم توندی وەڵامدانەوەی کە هەبوو لەسەر ئاستی جیهان پەیوەندی بە قەبارە و حەجمی ڕووداوەکەەوە بوویان یعنی پەیوەندی بەچیوە بوو بە دیاریکراوی بۆ یعنی ئەم کاردانەوە توندە لەسەر ئاستی ئەقلیمی دەوڵەتی بینرا پەیوەندی بە چەند فاکتەرێکە یەکەمیانەوەیە کە هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی پێگەیەکی گرنگە بۆ ئەوان دووهەم ئەو موشەکانە دژی بەرژەوەندەکانی ئەوانشکراوە و دژی دۆستەکانی ئەوانشکراوە سێهەم ڕاستەوخۆ زەرمەند بووە ئەوەی کە هێزەکانی هاوپەیمانان و چەند کەسێکی بیانی زەرمەند بن بۆیە ئەمە بۆ ئەوان هێرشێکی ڕاستەوخۆی بۆسە بەرژەوەندەکانیان بۆسە بەرژەوەندی دۆستەکانیان و هەرێمی کوردستانیش وەکو جوگرافیایەکی گرنگی سەقامگیر بۆ وڵاتانە گرنگە بۆیە ئەمە من تەسەورەکەم هێڵێکی سوورە بێ بۆیان بۆیە بینیمان هەر زۆر زوو ئێران تەبەنی ئەمەوزوعی نەکرد و جیاتی خۆی بۆ پیشاندا کەمە جێ تێگەشتنە جێوەیە کەمە هەنگاوێکی پۆزیتیڤە لەلایەن ئێرانەوە کە بۆ ئاراستەی بڕە و نکۆڵی لەوە کرد و دژاتیشی کرد ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە لە دوولاوە باشە یەکەم کە بە شێوەیەکی فەرمی دژاتی ئەمەی کرد و ئامادە بوو بۆ هاوکاری لە گەشتن بە ینی ئەنجامێک دووهەمیان تێگەشتنێکمانە تێک کە هەندێک هێز هەیە لەوانەیە بەدەر لە خواستی ئێران چکەمە بزانین میلمانی سیاسی و ئەسکەری لە ناو ئێرانە هەیە ینی هەندێک باڵی سیاسی و ئەسکەری و هەندێک باڵ هەیە لە ناوخواانە ناکۆکن ئەمە ناتوانین مەلێک بێنێ بڵین بڕیاری سەرۆکی ئێران بووە یان بڕیاری وەزیرێکی ئێران بووە یان بڕیاری مرکزی ئێران بووە ئەم موشەکان تەقین محتەمەلە هەندێک هەست کە خۆیان بەنزیکی ئێران زانن ئەوان بەبێ پرسوڕە لەگەڵامی شەکل بێت بەڵام ڕێی تێدەچێت ینی هێرشێکی ئاوا
چۆنەڵی بەو شێوە ئاشکرایە کە دەکرێت لەناو عمقی خاکی هەرێمەوە ئەمریکا بێ ئاگابێک و دەوڵەتێکی زلهێزی جیهان و ئەو ڕەنگە چاودێری تەواوی هەموو جیهان دەکات لە سەعات و لە شەو ڕۆژێکدا دەکرێت ئەمریکا بێ ئاگابێ لە مێرشانە عنی وڵی مەسلەی بێئاگایی تاوان دەسەڵاتی ئەمریکا لە باری بەڵێن چاودێریکردە لە باری لۆجیستیا لە باری استخباراتە زۆر پێشکەوتووەوە تەکنۆلۆژیای زۆر تازایان هەیە متەسەوەرەکەم ئەگەر ئاگیان لە پێش هاتەکەی نەبێ لە دوای پێشهاتەکەەوە توان تەفاسی تاوەرگم بگەنە ئەنجام ئەمایان تەسەوەرەکەین و بۆ ئێستا ئیشوکاری چڕ دروست بۆ لەسەرەوە بەڵام بامە سەیری بابەتێکی کە بکەین کە لەم ڕووداوە گرنگە لە دوای ئەم چیە بێت لە دوای ئەمە هێزەکان یا هێزەبیانەکان کە پەیوەندێکی توندوتۆلیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە چۆن بە ئاراستەیە دەتوانن ڕێگری لەمانە بکەن متەسەوەرەکەم یەکێک لە ئامانجەکان کە بەداخۆمە بۆ بەجێ نیگەرانی ئەو هێزانەی کە لە نێوان بڵێن هێزی پێشمەگە و یا سنوورانە هەیە لەگەڵ حەژی شعبیە بۆ بە سنوورێکی نائامن ینی سەقامگیر نییە بۆ پێویستە پێداچوونەوە بۆ سنوورانە بکرێەوە هەندێک لەو هێزانە دوور بخرێنەوە کە ناتوانێت سنوورە پارێزن ینی ئەمە پرسیارەگە بکەین ئەم چەک و تەقەمەنی لە سنوورێک هاتووە کە ژێر دەسەڵاتی ئەوانەیە حەژی شعبی لێ پرسیارەکە ئەگەرێتوان بیپارێزن چۆن هاتووە کە ناتوان بیپارێزن چارەسەرێکە بدۆزن ئەم پاراستنە بە تەنها لەسەر لایەنی عراقی و حەژی شعبیە یاخود دەبێ هەرێمیش بۆ خۆی سنوورەکانی قایم کە ینی خۆ ئەوەی ڕوویداوە دوجار بەزاندنی خاکی هەرێم بووە بە هەر شێوازێک بوو بێت بەتەکیید ئەمەیان ئەم جاران و جاری پێشوونی ئەم جاریان لەناو هەرێمی کوردستان بۆ 6 کیلۆمەتر لە ئەولێر و دوور بووە ئەمە ئەرکەکەی چێ لەسەر ئەو دام و دەستگانە کە پەیوەندیدارن بە تاکید یانێ ئەمە ڕووی دەمان لە پێویست ناکە کە خۆشان هەنگاوی جدیانە بە تاکید یەکەم پرسیار خۆیان لە خوانیەکەن چۆن ئەمە گەیشتوتەوە و بێ لێ کۆڵینەوە بکرێەوە بزان ئامە لە ناو هەرێما هەیە لە ناو هەرێما پێشتر هێنداوە بڵێن تۆمیلەکە دەرباز بۆ یان ساڕۆخەکان هاتۆ لە ناو هەرێمە تۆمیلان کڕی بەمانە هەمووی فاکتەرن یا هەمووی پێشهاتن بەڵام گرنگە ئێمە ڕووداوێکی گرنگ بۆ ڕوویەوە ڕووداوێک کە دەرهاویشتی سیاسی و استراتیژی و دەرهاویشتی ئەمنیە بێت خۆشببختانە کە زیانەکەی کەم بوو وەلو کەسێک بەداخەوە گیانی لە دەستدا بوو شەهید و کەسی کە بریناری کە هەیە بەڵام تێگرا ئەم پرۆسەیە من تەسەورەکەم گۆڕانکاریەکی نەوەی دووریزە بێ گۆڕانکارێکە چۆن دەبێت بە باش بە خراپ بۆ هەرێم چۆن دەبێت وڵایی بە تەسەورەکەم بە باش بێ ینی بە ئاراستەیەک بکە هێزە نێو دەوڵەتەکان پاڵپشتی هەرێم بکەندەوەیە و هەوڵ بن هەندێک جاعاتی تون بکەن کە نێوان جارێکم بابەتان دووبارە بێتەوە ئێستا ئەوەی کە ڕوو دەدات ینی وا سەیری هەرێمی کوردستان دەکرێت کە وەکو دۆستێکی نزیکی ئەمریکا سەری پێگەی هەرێم و جوگرافیەکەی دەکرێت هەرێمی کوردستان ینی بە دیوە ئیجابەکە وا باشەکە پاڵپشتی ئەمریکا و دۆستی نزیکی ئەمریکا بێت یاخود لەگەڵ ئێران ئەم پەیوەندیانە برەو پێبات ئەنی لە کام لایەن بۆ ئێمە لەم قۆناغەدا باشە یاخود دەبێت بەدە لەمانە بە یەک مەسافە لە هەردوو لایەن بوەستێت ڕاستیەکەی پەڕگیری ینی تەتەڕف پەڕگیری لە سیاسەتە هەڵەیە بەڕای من و لە علمی سیاسی و علاقاتی نێودەوڵەتیش وایە تۆ بێ لەگەڵ هەموو وڵاتێکە بەرژەوەندی بتوانین دروستکی و لەگەر وڵاتایەکە ئەگەر بەرژەوەندی و هەبێ ئەبێ سەقامگیری لەو پەیوەندیانە دروستکی بنەمای پەیوەندیانە دەوڵەتەکان لەسەر بنەمای بەرژەوەندی هەردوو لایە بۆیە من قەت لەگەڵەوانیم هەرێمی کوردستان دژایەتی ئێران بکە یان دژایەتی لایەنێکی سیاسی عراقی بکە یا دژایەتی وڵاتێکی عەربی بکە هەرێمی کوردستان لەگەڵ هەموو ئەو وڵاتانە پەیوەندی باشی هەبێ باشە و بەرژەوەندی هەبێ باشە بۆی کە بتوانێت سەقامگیری لە سیاسەتی و بنەمای سەقامگیری بۆ خۆی مسۆگەر بکەم لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابروو لە ڕۆکانیکەوە ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێز دۆستی هیچ لایەنێ نییە تا سەر و دوژمنی هیچ لایەنێکی نییە تا سەر دۆستی بەرژەوەندەکانێتی بۆیە ئێمە ئەگەر بمانوێت ئەمریکا لامان گرنگ بێ ئەبێ بەرژەوەندی هەبێ لە بێنمە و ئێستا هەیە لەگەڵ ئێرانیشە بە هەماشیەوە ئێمە ناکرێت لەسەر بنەمای کە ئەمریکا ئێران کێشان هەیە ئەمە جاتی ئێران بکەین لەبەر یەک جاتی وڵاتێک هەرێم دەبێت بە خاتی ئێران جاتی کەواتە هەرێم دەبێت چی بکە بۆ ئاگری ئەم شڕا لە خۆی دوو بخاتەوە میکانیزمە ڕاست و ڕێکەکە چییە بۆ ئەوی کە بیگرێتە بەر پرسیارێکی جوانە ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی تا ڕادێکی زۆر توانێتی ئەو باڵانسە ڕاگرێ ینی جەناب سەیرەکەی وێرە چەندین دەستدرێژی بۆ خاکی کوردستان یانی ئەوەی تووشکە
هێرشەکە دەستە سنوورەکان گوندەکان جۆران کە خەڵک شەهید دەبێ گوندە سووتێ ئێران بامان شێوە تۆ بارانی سنوورەکانەکە خەڵک شەهید دەبێ ماڵ وێرانە بێ خەڵکی ئەزیزی لە دەستەیە بەڵام تا ئێستا نەفەسێکی درێژە بۆ بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسی توانراوە ئەو باڵانسەڕای گیرێکە زیاتر پەرەنەسێنە بەڵام بەداخۆ ئەوە لایەنەکانی کەن کە هان ئەیان بۆی کە ئەم پەیوەندیانە تێکچی ئەوان لایەنەکانی کەن کە ئێخێرن کوردستان نەگرن بەرەو ئاراستەیەک بڕوا کە تێکچێ پەیوەندەکان سەرکردایەتی کورد سەرۆکایەتی هەرێم دامەزراوە فەرمیەکان ئەوەی کە گزارش لە ڕسمی سیاسەتی دەروی ئێمە دەکات توانێتی ئەم ڕوئایە بگەینە بە وڵاتانی دەوروبەر کە فعلەن هەرێمی کوردستان نەشەڕی دەوێت و نابێتە حساب لەسەر لایەنێک بۆ جیادیکردنی لایەنێکی دیکە توانێتی ئەمە بگەینە پەیامە بەتەکید گەیانێتی و بەڕوون واشراژوتێتی کە ئەمە بەرژەوەندی هەرێمی کوردستان و گەلی کوردستان خاڵی یەکەم و گرنگە و لەژێر ئەوەوە لەژێر ئەو خاڵەوە ئەتوانین سەریکە لە سیاسەتە دووسێ شتەیە شتی سابت هەیە وەشتی متەغیر هەیە بەرژەوەندی گرنگە استراتیجیەکان هێڵە سوورەکان بەرژەوەندی گەلی کورد و داهاتوو گەلی کوردستانە و هەرێمی کوردستان و قوارەکەیەتی کەمانە سەقامگیرن ئەمە سابتن لە سیاسەتی هەرێمی کوردستانە ئەمانە سیاستن کە لەگەڵ ئەمریکا سیاستکەن لەگەڵ ئێران بیکەن لەگەڵ وڵاتیشکا بیکەن بەڵام لە پاڵ ئەمان شتیکە هەیە متەغیرە ئەمانە توانێت ئاڵۆگۆڕ پێکی بەپی سیاسەتی ڕۆژگارەکە بۆیە ئەمە لەو خاڵەیە مرونەت هەیە لە هەرێمی کوردستان و کە تەعامل کرێ بەڵام ئێمە ئەمانەیە کەوانیت ڕێز لە هەرێمی کوردستان بگرن ڕێز لە پێکهاتەکەی بگرن ڕێز لە قوارەکەی بگرن و ئێمەش دڵنیا و لایەنەکەن کە هەرێمی کوردستان نابێت بە بنکەیەک بۆ لێدان لە بەرژەوەندەکانی ئەوان بەڵام بێ ئەوانیش ڕێزەوە بگرن کە هەرێمی کوردستانیش پەیوەندی فراوانی هەیە هەرێمی کوردستان بەرژەوەندی هەیە لەگەڵ وڵاتانی کە لەگەڵ وڵاتانی ئەوروپی و لەگەڵ وڵاتانی کێیە لەگەڵ ئەمریکا هەیەی و ناکری ئەوان دەستێوەردام بکەن موشک بنێن بە هەولێرەوە لەبەروی کە هەولێر پەیوەندی لەگەڵ ئەمریکایان هێزی ئەمریکی هەیە ئەمە قجی قوڵکراو نابێت ئەمە خۆیان خەنە خانەی دوژناتیەوە هەرێمی بەدەر لەمە کۆبوونەوەی لوتکە لەسەر ئاستی باڵا لە هەرێم و یەخستنی گوتاری کوردی لەم قۆناغەدا تا چەند گرنگە بۆ ئەوی کە بکرێ بە وەرقە و پاکێجێکی ڕوون کە ئەمە پەیامی هەرێمە بۆ وڵاتانی ناوچەکە یعنی دۆخی ئێستای هەرێم بای ئەوە نییە کە ئەمە بکرێت وڵای من زۆر جار باسی و بابەتەمان کرد لە زۆر منبەری شتوبانەکە یەک ریزی هێزە کوردستانەکان مای سەرکەوتن و مای هێزە زیاتر ئەمە تەرجمەکەی بۆ کۆبوونەوەی فراوان کۆبوونەوەی لوتکە پەیوەندی ڕاستەوخۆ هەر کامێک بێ هەر ئامرازێک بێت تۆ سەقامگیریەکی سیاسی خۆشبەختانە لە دوای هێرشەکان یعنی ئەوەی کە بینیمان دەنگۆیەکی باش لەسەر ئاستی حیزبەکان هەبوو بۆ بەرپەرجدانەوەی هێرشەکان بۆ خۆی ئەمەش ڕەنگە میکانیزمێکی باش بۆیشی لەسەر کرێت زۆر جار دوژمن کۆی کردێتەوە ئەمەش بۆ خۆی کاتێک سەدام هێرشی کرد ینی هەموو لایەنەکانی یانەگرت و تەبای دروزە بۆ بەڵام ئێمە بێ بە شێوەیەکی استراتیجی ینی هەڵێگۆ ینی بەڕاستی ئەمە بێ عقدێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەی دروستکەین لە بینی هەموو لایەنە سیاسیانە کە لەسەر هەندێک خاڵی گرنگ هەیە کە هێڵی سوورە و استراتیجە بۆ هەرێمی کوردستان و گەلی کوردستان ئەبێ لەسەر و خاڵانە ڕێکەوتنێک هەبێ کە کەس لەم سنوورە لانەیە باخێکی شتی کە ملوانەی سیاسی واریدە تۆ بۆ هەڵبژاردن ملوانی سیاسیەکی خزمەتی زیاترەکەی هەڵی لایەنەکانی کا دۆزیتەوە نەقدەگری ئەبیوە معارەزە ئەمانە هەمووی واریدە لە سازانە بە حکمی ئەندامی پەرلەمانی عراقی ئێستا بابەتی گەرم تێپەڕاندنی بودجە و جێگەیکردنی پشکی هەرێمە لە پرۆژە یاسای بودجە ئەم مێرشانە هیچ پەیوەندی بەو لێک نزیک بنەوە هەیە کە ئێستا لەسەر بودجە و پشکی هەرێم هەیە لە کۆی نێوان لایەنە سیاسەکان دەوتێت ئەمە بۆ خۆی دەدانیشە بۆ ئەوەی کە دووبارە هەم کێشە بۆ بابەتی ڕێکەوتنی بەغدا هەولێر دروست بکرێت تۆ بۆ خۆت چی لێ دەخوێنیتەوە ئەم بابەتە ڕاستێکی ئەمە سەرتا باسمان کرد هۆکاری و موشەکانە زۆر نیانەیەکی لاوانە پێدانی سەقامگیری دوو پێشکردنە سەر و لایەنە با بڵێن بیانەکان کە بڵێن ئێمە لێرە دەستمانەگا پێتان سێ حتمەن مەسلەی شکستەکانی خۆیانە بەڕاستی چوار ئەو با بڵێن سەقامگیری کە لە هەرێمی مەبەستمەوە بوو لەی شوێنەکە خەلەل بۆم ڕێکەوتنە دروستەکات جا پەیوەست بە بودجەوە ئەوان زۆر لە لایەنەکان هەندێکیان کە توندەوە ناشادێت و تا ئەم دقیقە دژاتی ئەو ڕێکەوتناکەن ئێستا تازە دوێنیان پێرێ بەیانێکیان بڵاوکرێتە داواکەن مادەی 11 ئەسڵەن هەڵۆشێتەوە کە پێویستە بە پشکی هەرێمی کوردستان یانیانە بەبێ موشکی شتەقێنن موشکی ژەهرایان تەقانووە بە شێوەیەکی سیاسی بەڵام ئێمە ئەوان بە دوژمن نازانین ئەوان بە نارەزانین و لە هەوڵان لەگەڵیانە کە وچەر نەزەرەکان تێکەڵکەین
و بگەینە ڕێکەوتنێک کە لەسەر بنەمای دەستور و یاساوێ و پێیان بڵێ کە ئێمە زیاد لە حەقی خۆمان نویستووە و زیاد لە مافی خۆشمان داوا ناکەین ئەمە دەستور و یاساکەیە کامە ئەرکی سەرشانمانە جێبەجێکردن کام مافەتمانن ئەو بۆچونەی کە دەوتە کە تێڕۆنی لایەنە شیعەکان بە تایبەتی هاوپەیمانی فەتەح لەسەر هەمویانە بەرامبەر بە بودجە جۆرێک لە نەرمی پێوە دیارە ئەم ڕوئایە وایە تۆ بۆ خۆت ینی هیچ هەڵوێستێک لە ئەوەی کە گۆڕاوە باشە لایەنەکانی فەتەح بەڕێز هات لە ئەمریان کردووە بە با بڵێن سەرپشکیان کردووە کە ڕێبکەیە ئەمە بە خۆی هەنگاوێک پرۆسەکە ئاسانترەکە کە تۆ یەکەم لەگەڵ کەسێکە دانیشیت لەجاتی چەند لایەنێک باجندای جیاواز دووهەم ئەو کەسە مەتەسەورەکەم یەکێک نەبێت لە توندرەوەکانی ئەمە لە هەندێک ڕۆوە هەڵوێستی باشی و بەڕێزەمان دیهات لە ئامری و پێکۆ کارمان کردووە وەکو حەزب و قیادە بۆیە چاڕوانی هەنگاوێکی باشەکەن لێ ئەو فشاری لەسەرە یانی ناتوانم لێ فشاری لەسەر نییە بەڵام تەسەورەکەم لە هەندێک لە دوانە بۆچوونەکانە شتی خراپمان خاڵی ناکۆکی نێوان هەرێم و بەغدا لەسەر بودجە و موچە چییە بە دیاریکراوی خاڵی هەرە سەرێکی بۆ بەوازیحی بڵێن کە ئەوان هەندێک لایەن ناڵم هەمووی داواکەن کە هەرێمی کوردستان سەرجەم کێڵگەنەوتەکان تەسلیمی حکوومەتی عراقی بکە یعنی هەموو مەلەفی نەوتی تەسلیمی حکوومەتی عراقی بکە ئەوان بیبەن بەڕێوە یعنی تۆ لە هەموو سەرچاوێکی ئابووری خۆت لابن یعنی تۆ بیبە هەرێمێک بەبێ سەرچاوێکی ئەوان ئەو ئەنی نەوت دەبێ بزانین نوت کاڵایکی استراتیجیە نوت بابەتێکە پێوەستە بە سیاستەوە پێوەستە بە بەرنامەی استراتیجی پێوەستە بە تەنها ئابووری نییە کاڵایکی گرنگە بوونی نەوت بوونی کۆمپانیای گەورەیە بوونی بەرژەوەندی وڵاتانە بوونی هێزە بۆ تۆ جگەلەوەی کە سەرچاوێکی ئابووریە توانی ئەتیمادی لەسەرکەی وە وەکو چۆن چەند ساڵی خۆمان توانی خۆمان بژێنین ئەمانە هەندێک ئامرازەکە بەداخەوە هەندێک حیزبی سیاسی باواقع بین پێیان خۆشنێک کە هەرێمی کوردستان هەیە بەڵام ئێستا لەبەروی کە هەرێمێکی دەستوری ناتوان هەڵێوەشێنەوە بەڵام بە هەندێک کارتی فشاری دەرەوەی سنوور ئانەوێت ئامان جانەوە هەرێمی کوردستان لاوازکەن هەنگاوی یەکەم لەنەوەتۆ دەستێت کاکە سەر چاوی ئابووری و استراتیژیە کە هەرێمیان لێو لاواز کرد کە گەڵۆنتەکانی ئەمە گرت دوجارە کۆمپانیانە لە هەرێمیش کارەکە بڕۆنەوە تاوان بە نیگەرانی و بە عاجزبوون و بە بێمەتوانەیە ڕۆنەوە و کۆمپانیای خۆیانێن ئیشکەن لەسەرەوە یەک تۆ هەرێمە دابڕان لە کۆمپانیان و دەوڵەتەکان و پەیوەندێکی خراپە بە دروست کرد و پەیوەندەکان ئەوەی کە دروست کراوە تێگەچێ دوو قەرزێکی زۆر لەسەر هەرێمێنێتەوە سێ کێلگەکان کە سەرچاوی ئابووری و استراتیجە ئەوش لە دەستەڕوا هیچ کاڵای کاتی فشارە نامێنێ ئەمە توانیم کوردستان گەمارۆکی ئابووریان فشارێکی ئابووریان لە قاڵبی اینجا هەنگاو لەوانەیە بەرەو هێزی پێژن هەنگاو بەرەو پەیوەندی دیماشەکانی هەرێم بڕەوە زۆر شتێکە لە ئەگەری پابند نەبوونی هەرێم بەم مەرجوداوەکارێنی بەغدا لە ڕووە دەستوریەکەەوە دەتوانێت بە هەژمون و بەهێز ئەمە بسەپێنێ بەسەر قواری هەرێمدا ئەنی زۆر جار باسی ئەمە دەکرێت بۆ مەدەقی دەستوری بۆم بابەتە چی دەڵێت نانە بەهێز نییە خۆی مادە دەستوریەکان کە لە مادەی 111 و 12 ئەمانە باسی نۆت و سەرچاوەکانەکە و جگەلەوەی مادە دەستوریەکانی کە لە 120 بۆ دو باسی هەرێمەکانەکە دانی ناوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالیە و دەسەڵاتی جێبەجەکار و یاسادانان چاودێریکردن و دەسەڵاتی دادوەری هەیە و وەکو حکومەتێک خۆی توانێت ئەو هەرێمی خۆی بەرێ بڕێوە و هەم لە دەستورا تۆکە ئەو شێڵگەنۆتیانەی لە دوای 2023ەوە دۆزرێتەوە هەرێمەکان بە هەماهنگی لەگەڵ وڵاتی حکوومەتی عێراقا سیاسەتی نوشتیدا ڕێژن بەڵام دەرهێنان و سیسمارەکەی ناو هەرێماکرێەوە عادیە بەڵام ئەوەی کە لە دەستورا بازەکرێت داهاتەکەی بۆ خەزینی دەوڵەت دەڕوا هەرێم لاری نییە لەوە داهاتی نوت با بە خەزانی دەوڵەت بەڵام تەسینکردنی جێڵگەنەوتەکانەوە دەستوری نییە هەرێم تاکوێ لەگەڵ ئەم ڕێکەوتنەی حکوومەتی عێراقی دەڕوات بۆ نمونە ئامادەیە تەواوی مەلەفی نەوت ڕادستی بەغدا بکات ئەمە خراپ ناشکێتەوە بۆ لایەن ئابوووریەکە چەند ئاماژەشی پێکرد کە ئەمە ناکرێت ینی تەواوی مەلەفی نەوت ڕادستی حکوومەتی عێراقی پێ چونکە بەشی نەوەکانی ئایندەی وڵاتەیە بەدەر لەمە حکوومەتی هەرێم چی ڕێگەیەکی دیکە لە بەردەستایە بۆ ئەوەی کە بە کەمترین زیان ینی لەم ڕێکەوتنە سوودمەند بێت وەڵام مێ جەناب ئەوەیە باشە دوو ڕەهەندی سیاسی هەیە لەگەڵ ڕەهەندی قانونی دەستوری لە ڕەهەندە قانونی دەستوریەکەوە ئەوەی کە ئەو لایەنانە داوایەکەن تەسلیمکردنی هەموو مەلەفی نەوت نادەستوری و ناقانونیە لە ڕەهەندە سیاسیەکەشەوە لە ڕویای هەرێمی کوردستانەوە و بەرژەوەندی هەرێمی کوردستان بە تەئکید هێڵی سوورە و هەرێمی کوردستان قەت ڕازی نابێ و ئەو هەنگاوە نانێ کە سەرجەم مەلەفی نەوت و کێڵگەنەوتەکان
تەسلیمی حکوومەتی یان تەسلیمی ئەو لایەنانە بکە حکوومەتی عراقی بکە لەبەرەوەی کەوکو جەناب فەرموو یەک داهاتی نەوەی داهاتووە دووهەم سەرچاوێکی گرنگی استراتیژی و ئابوووریە و کارتی فشارە بۆ هەرێمی کوردستان کاکدانا هەر دەوتێتم هێرشانەیش یانێکێک لە خوێندنەوەکانی دیکە بۆی دەکرێت بۆ ئەوەیە کە هەرێم ناچار بکرێت بچێتە ئەم ڕێکەوتنەوە ینی هێرشەکە بە دوور و نزیک پەیوەندیمە بابەتەوە هەیە ئەتوانین بڵێن پەیوەندی هەیە لە هەندێک ڕەهەندەوە بەڵام دوجار ینیەوەی کێسا سەیری بکەین مەسلەی ئەو هێرشانە بەداخۆ ینی کارتێکی فشاری تیرۆریستیانەیە ترسنۆکانەیە تێکەڵەکرێ بە هەندێک بابەتی سیاسیکەوە بەڵام ئامانجەکەی لە پشتەوە ئامانجی هەڕەشەکردنە وەکو بە جەنابتەموت هەر ئەوانن کە لە پشتی پەردەشەوە بە تەکید هانەیەن کە پەیوەندەکانی وانی هەرێم و عراقتێک بچێ و فشار بکەنە سەر هەرێمی کوردستان هەر ئەوانەشن کە یانەوێ هەرێمی کوردستان لە قاڵب بن یا ئەسڵەن هەرێمەکار وشێتەوە و تەعاملی پارێزیەکانی لەگەڵا بکەن ئەسڵەن لەوانەیە هەندێک ئەجندای تائیفی و با بڵێن ڕەگەزپەرستی خراپیانە بێت کە ئەسڵەن تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانی شە نەکەن کەی پرۆژەی بودجە دەچێتە پەرلەمان و کۆتایی بەم گفتوگۆیە دیت کە لەسەر پشکی هەرێم هەیە تەسەورەکرێ هەفتەی داهاتوو بێ هەفتەی داهاتوو زۆر سپاس بۆ دانا شەی جەزا ئەندامی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش ڕێزمیان بدەن بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک